پێم وایە نزیکەی هەفتەیەک تا 2 هەفتەی تر ئەکەوێتە بەردیدی خوێنەران وەتوانن بیخوێننەوە ئەگەر ناوەکو تر وەرجێڕان و کاری ڕێدێکتە و پێداچوونەوەشی تەواو بووە. بەڵام وەکو ئەزمموی سەحەریش کە ئەزممومان کرد خۆی لە ئاساییدا هەموو کتێبێکی لە باشووری کوردستان 1000 دانەی لێ چاپەکرێ، بەڵام سەحەر 2000 لێ چاپکرا. چاوەڕێیەکرێ دەورانیش بە هەمان شێوە 2000 بۆ چاپی یەکەم لێ چاپ بکرێ و وەکو چاوەڕێشەکەین هەوەروەها هاوشێوەی سەحەر چاپی دووەم و سێمیشی بکرێتەوە. دەوران چەرمەسەری و نەهامەتی کۆمەڵێک کاراکتەرە کە ئەم کاراکتەرانە ڕاستە بە زمانێکی ئەدەبی و فیکشن و جۆرێک لە خەیاڵکاری نووسراون، بەڵام چیرۆکی ئەوانەیە کە لە دەرەوەن لە دەرەوەی زیندانن کە بەڕێز دەمیرتاش لە ناو زیندان چیرۆکی ئەوانە جێڕێتەوە. زۆربەی کاراکتەرەکانیش کوردن یان بەگشتی چەساوە و نەتەوە چەساوەکانی تورکیان کە لەسەروی هەمووشیانەوە کورد. هەموو ئەو چیرۆکانی کە لە دووتێ ئەم کتێبی دەوراندا هەن بەگشتی باس لە نەهامەتیەکەن، باس لە زۆر دەستی سیاسیەکەن لە تورکیا، باس لە چەسانەوەکەن، باس لە بێکاری و نەبوونیەکەن، باس لە نادادی سیستەمی دادپەروەریەکەن یان سیستەمی دادەکەن لە تورکیا و باس لە بێکاری ئەەکەن، باس لە بەلا ڕێدابردننی کۆمەڵێک پرسەکەن، باس لە فیل مەجهولەکەن کە لە دەینەوەتەکانەوە بەولاوە کۆمەڵێک کەیس و کەس شەهید کران و کوژران بێ ئەوەی کە بکوژەکانیان دیار بێ و دادگا بە دوواداچوونیان بۆ بکات و ئەم کەیسانە یەکلایی بکاتەوە. ئەم هاتووە بە زمانی ئەدەب کە پێم وایە کاریگەرترینی زمانە گزارشتی لێکردوون. بەگشتی بە زمانی تورکی نووسران، بەڵام فەزای چیرۆکەکان کەشوهۆی ناو چیرۆکەکان هەمویان ڕنگدانەوەی جۆرێک لە ژیان و لە کللتور و لە باری گوزەرانی خەڵکی باکووری کوردستانن. من ینی خۆشببینم بۆەوە چونکە ئەزمموی سەحەر هەم بۆ من هەمیش بۆ خوێنەران وای کرد کە دڵگەرم بم بۆی کە بە هاوشێوەی سەحەر و زیاتریش خەڵک بەدەمیەوە بێت و بخوێنێتەوە. لەو ساتەوەش کە هێشتا من دەستم بۆ وەرجێڕانی نەکرد بوو، تەنها هەواڵی نووسینی کتێبی دووەمی بەڕێز دەمیرتاش بڵاو کرایەوە. ژمارەیەکی زۆر لە خوێنەران پەیوەندیان پێوە کردم و منیان ئەرگدار کردەوە دووبارە کە حەزیان کرد بە هەمان شێوە من ئەو وەرکە بگرمە دەست و خۆم دووبارە بە هاوشێوەی سەحەر دەورانیش وەربژێڕنمە سەر زمانی کوردی. خۆی ئەم پرسیارە تۆزێ قورسە بێ من ئێستا چۆنەڵێ ڕاستە و خۆ وڵامی بدەمەوە. ئەما کەوێتە سەر ڕخنەگرانی بواری ئەدەب و کەوێتە سەر خودی خوێنەرانیش کە ئەکرێ. بەڵام من ئەوەندەی کە هەم ئەزمموی نووسینی دنیای نووسینی سەلاحەدین دەمیرتاش ئاشنام و کتێب یەکەمیش ئەویش هەروەرم جێرا، پێم وایە ئەم کتێبەی بەتوانەیەکی باڵاتری ئەدەبی و بە سەلیقەیەکی زیاتر بە ئاستێکی بەرزتری هەم زمانی و هەم گرێچنی و هەم ئەو تێمایانەی کە بۆ نووسینی چیرۆکەکانی هەڵی بژاردوون. هەستەکەم لە ئاستی ئەدەبی پێشکەوتوتر بووە، زیاتر چۆتە پێشەوە و توانای کامڵتر و تۆکمەتر بووە.